بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە. بەڕێزان، لە بەرنامەی ئەندازەی ئەم جارەماندا باسێک لە کارگەی بەرهەمێنانی ئارد بۆ ئێوەی خۆشەویست دەکەین کە یەکێک لەو کارگانەی کە لەم نزیکانەدا کراوەتەوە بە یەکێک لە پێشکەوتوترین کارگەکان لە عێراق و لە کوردستان ئەژمار دەکرێت. ئێمە هەوڵ دەدەین زۆرترین زانیاری دەربارەی ئەم کارگەیە بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. گەنم یا ئارت یا دروستکردنی کارگەی ئارت ئەگەر تۆ بێتە سەر پێداویستەکانی ئینسان کۆمەڵێک پێداویستی بیدایی هەیە ئەبێ لە هەموو جێگەیەکات بێ مەسەڵەن وەکو گەنمە، برنجە، ئاردە، ڕۆنە، بەنزینە، کارەبایە، ئەمانە پێداویستی سەرەتایی ئینسانن. نابێت تۆ بڕۆی بۆ دەوڵەتێکی تر مەسەڵەن خۆت ئەگەر ئەقلیک بی یا دەوڵەت بی پەلاماری شوێنێکی تر بدەی پێداویستەکانی خۆت دەوێتی. ئێمە لە بیدایەتی دروستبوونی ئەم ئەزمانە کە لە عێراقا دروست بوو ئەوەی ئێمە دەستمان قەڵەمی گرتووە و تیجارەتمان کردو و چوین نۆهاتوین و دەوڵەتەکانی دەوروبەرمان بینیوە، چ عێراق و چ ئێران و چ تورکیا و چ دوبەی و چ سین و چ وڵاتەکانی تر بینیمان ئەم دەوڵەتانە پێداویستەکانی خۆیان لە ناو خۆیان پڕەکەنەوە. مەسەڵەن ئێستا دروستکردنی ئارت دروستکردنی سیارە نییە، دروستکردنی سارۆخ نییە تۆ پەنابێتە بە دەوڵەتێکی تر، دروستکردنێکی ئاسانە. یەکەم بۆ پرسیارەکەی جەناب بۆ فکرەکەی چییە بۆ لێرە مەسەڵەن ناوچەی شارە زۆر ئەمە دروستکراوە. یەکەم من خۆم شارە زۆری. دووهەم نوقتەیشی ئەم ناوچە هیچ پرۆژەیەکی گەورەی تیا نییە و ئینتاجی ئەم ناوچەیش کشت و کاڵیە و کشت و کاڵیەکەیشی ئەگەر تۆ تەقسیمی سەدی بکەی سەی هەفتای ئینتاجی گەنمە. معقول نییە ئەم گەنمەی ئێمە لێرەوە بڕواتە جێگەیەکی تروبی هاڕنەوە یا جوتیارەکان کە بەرهەمی هێنن گیر بخۆن بەدەستەوەی چۆن بەرهەمەکەیان ساقکەنەوە یا بیێن یا بیبە. ئێمە بیرمان کردەوە هەر کارگەیەک تۆ دروستی ئەەکەی ئەبێ پێویستە بیر بکەیتوە لەوەی مەوادە ئەوەلیەکەی لەکوێ بۆ پەیاکەی کەوابوو دەشتی شارە زۆر هەم وەکو دەشت و هەم وەکو زەراعەت وەکو باسی ئەکەن و سەرچاوەی نازانم ڕازگۆ هەیە یان نەڕازگۆ هەیە ئەڵێن دووهەم دەشتە لە دوای کالیفۆرنیا ئینتاجێکی باشی هەیە لە گەنما و فعلەن نیشبینی ومانە ساڵانە شارە زۆر 70 بۆ 100,000 تەن گەنم ئەدا. ئەگەر مقارنەی بکەی لەگەڵ نفوسی خەڵکەکە لەگەڵ دانیشتوانی شارە زۆرە هەر هەمووی چ لە مەسەڵەن تۆ لە عەربەتەوە بیگری کە شارە زۆرە بەرەو بژوور چ عەربەتە چ هەڵەبجەی تازەیە چ تا نزیکی دەربەنی خانە لەگەڵ حسێب بکەی پێنجوێنە بەرەو پێنجوێن و هەڵەبجە و هەڵەبجەی تازە و تەوێڵە و بیارە و ئەم ناوچانە بڕێ ئەوەی کە بەرهەمیەت دەیرە بەشی پێداویستی ئەکات. کاگارام من حەز دەکەم سەرەتا باس لە هەنگاوەکانی دروستبوونی ئاردم بۆ بکەیت. ئێوە سەرەتا چۆن دەست دەکەن بەو پرۆسەسە باسی هەنگاوەکانم بۆ بکە. سەرەتا بەکەراتنی جەنابتان دەکەم دەست خۆشتان لێکم بۆم بەرنامەیەکی جوان و مۆدێرنە بە حەقەت هەموو واقعەکانی خستۆتە ڕوشتێکی زۆر معقول و نایابە. بەنسبەت هەنگاوەکانی دروستکردنی ئاردەوە ئێمە بیدایەت لە ڕێگەی سایلۆکانەوە گەنممان بۆیە
بە چەند مەرحەلەیەک ئەکرێ بە ئارد بیداد ئێمە کە گەنمەکە بۆمانێت لە ڕێگەی سایلۆکانەوە بە تڕێلەکانی خۆمان کە نەقڵەکرێ دێت بۆ ئێرە لێرە گەنمەکە دەکەی ناو هۆبەر لە هۆبەر مەرحەلەیەکە دوایەوە کە دەست پێک ئەو گەرمەکە ئێمە عادەتەن بۆمانێت لە سایلۆکانەوە پاک نەکراوەتە شەوایبی لەگەڵایە شەوایبی لەگەڵایە تەبوتۆزی لەگەڵایە زیادەیەکی وردەی هەیە حەشەرات پشتی وای لەگەڵایە لێرە پاگەکرێتەوە فیلتەرینێکەکرێت لە ڕێگە ئەمانەوە فیلتەرینێکەکرێ و گەرمەکە ئەمەیکە باسیەکەی بە شێوەیەکی عام فلتەرین ئەکرێت یان بۆ نمونە کۆمەڵە فلتەرتان هەیە و کۆمەڵێک هەنگاو بەڵێ فیلتەرەکان کۆمەڵێک هەنگاوە یەکێک لەوانە کە لێرە بیدایەت کە دەست پێکا لە ڕێگەم ئلیڤێتەرانە بەرسەکرێتەوە لێرەمانە غەربیلای بێژێتەوە غەربیلەکە هەنیان غەربیلیان ئێمە تەبوتۆز وردەمان بۆ لابە هەنێکیان تەبوتۆزەکە سەحبی تەبوتۆزەکە لە ڕێگەی ئەو فانانەوە سەحبی تەبوتۆزمان بۆ کات و بێژانەوەیکی کاملێتەوە هەموو شتەکان لێکەوە لە ڕێگەی چکەوە کە لەولاتر یەتە بەردەستمان ستۆنەرە ستۆنەر کە بەردەکانمان بۆ لابە ئەوەی کە غەیری گەنمەکە جۆ بێ گەنم بێ وردە بێ زریزانە بێ وەکو خۆمان کە پێڵێن وەکو لە زەرایە ئەوانە هەموو چاکات و لێبە تەنها گەنمەکەمان بۆ هێڵێتەوە نقلەکان ئەڕۆتە ناو سایلۆکانەوە چەند سایلۆتان هەیە ئێوە لێرە لێرە 9 سایلۆی گەنی وشمان هەیە توانایان چەندێک کاپاسیتەکەیان بەڵێ کەپاسی هەر سایلۆکیان نزیکە 125 تاکە و 130 تەن گەنم ئەگرێت وەکومانەوە چەند ئەمێنێتەوە لەنا ئەو سایلوانە ئێوە یان یەکسەر ئەیکەن بە ئار وەکومانەوە هیچ گرفتێکی نییە چەندێک بتوانین لێرە وەکو پێویست ببیهێڵینەوە هیچ کێشەیەکی نییە بەڵام حەسەب ئێمە تەڵەبی خۆمان ماگانە کە ئەو ڕێژەی بۆمان دیاریکراوە گەنممان بۆێت ئەوە ئەکرێتە ناو سایلۆکانەوە ئەوە لە سایلۆکانێتەوە دوایە کە لێرەش بوو ئێمە مەرحەلەیەکی کە دەست پێەکە لێرە گەنم هەموو فیلتەرین کراپا کراوەتەوە جارێکیکە مەرحەلەی تەرتیب دەست پێەکات کە مەرحەلەی تەرتیب لەم سایلوانە وەرەگرین جاریکە لە ڕێگە ئەو سایلوانەوە بوو گەنمەکە دێتە ئێرە ئەوش دیسان بە چەند مەرحەلەیەکاکە لێکردنەوەی دیسان وەکو عەرزمکردن لە پێشترا بەرد لێکاتەوە بەردەکان هەموو پاکاتەوە جیاکاتەوە ئەو وردە شتە هەچێکی پێوە مابێ لە غەربیلەکان و شتێکە گەر ئیزافە مابێتەوە یان نەکە بوو بێ ئەوانەیان لە بنی سایلۆکە ئەگەر حاڵەتێکی وهاو بێ ئەوانە هەموو لێکاتەوە تەرتیبەکرێت تەرتیبەکەش بریتە لە شۆردنەوەی گەنمەکە شۆردنەوەی گەنمەکە و بۆ ماوەی 24 ساعت لەناو ئەم سایلوانە ئەمیش لێرە 6 سایلۆمان هەیە مەبەستمە پرسم لە سەرەتایی هێنانە ناوەی گەنمەکە بۆ ناو کارگەکەی ئێوە ینی چەندی پێ ئەچێت تاوەکو ئەوە ئەو گەنماکرێ بە ئارد چەند مەمودەی چەند ئەو پرۆسسی کە باسەکەی چەند نەخانێ ئەگەر ئێمە گەنمەکە گەنمی حاصلمان و گەنمەکە ئێمە بۆمانێت پاکەکرێتەوەکرێت ناو سایلۆکە لە ماوەی ڕۆژێکا و گەنمە توانین پاچکەین بۆ ڕۆژی دواتر ئێمە تەرتیبەکەین لە ماوەی 2 ڕۆژ تا 3 ڕۆژە ئێمە دەتوانین ئەو گەنمێک کە بوومانە بە ئاردی بینێرین بۆ بایعەکان بۆ وەکیلەکان و تەوزیعکردنی بەسەر بایعەکانە زۆر باش دوای ئەوەی کە بوومان هاتە ئێرە لێرە گەنمەکە جارێکە وەکو عەرزمکردن پاکردنەوە ئەمێ شۆردنەوە بێ لێرە دانرێ بۆ ماوەی 24 ساعت لەم ساو 6 سایلۆمانەیە تەرتیب ئەوەلی بۆ ماوەی 24 ساعت دەبێ و گەنمە بۆ شۆردنەوە دابنرێ جارێکیکە دیسان مەرحەلەیەکەمان هەیە دیسانش تەرتیبسانی پێڵێن کە ئەوش دیسان تەڕکردنێکیکەیە لەم 6 سایلۆوە تەرتیبسانیەکە لە ڕێگە ئەم بەرینانەوە جارێککە بەم ئلیڤێتەرانان بەرزەکرێتەوە جوڵەیەکشە بۆ گەنمەکە بۆیە و گەنمە هیچ تێکچوون هیچ حاڵەتێکی وا ڕوونە هەموو لە ڕێگەی بەرینەیە و ئلیڤێتەرە ئەچێتە ناو 3 سایلۆیەکەمانەیە تەرتیبسانی کە لێرە بوو ئەمیش لێرە 24 ساعتیکە گەنمەکە دانێ لە تەرتیبسانیە لە دوای ئەم 24 ساعتە ئەم گەنمە ئێمە ئامادەیە بۆ تەحن بۆ هاڕێ ئەوش مەرحەلەیەکیکەیە لەولاتر دەست پێەکە ئەوەی ئێمەش هەمان ئاردی بایەکەیە
ئەوەی ئێمەش هەمان ئەو ئاردی بایەیە کە تەوزیعکرێەوە ئێمە ماوەی 2 مانگە تەوزیعەکەین بەڵام ئەوەی ئێمە لە کارگەیەکە کە خۆتان بینیوتانە کارگەیەکی 2007 و بە کوالیتێکی باشتر و تەکنۆلۆژیایەکی باشتر و شۆردنەوە و تەنزیفکردن و تەرتیبکردن و پاکردنەوەیەکی زیاتر و کوالیتێکی باشترە یعنی ئەوەی ئەمڕۆ لە بازاڕا بەرهەمی ئەو کارگەی ئێمە لە ئاسی ئاردی تورکیەکە و بەرەوسەر و تریشە تەنها ئەوە بینەکەیە ئەگینا ئەوەی ئێمە شەر ئاردی بایەکەیە بەڵام بە کوالیتێکی باشتر چونکە چەند فەقەرەیەک لەوەی ئێمە هەیە یەکەم جار تەنزیفکردنیەتی پاکردنەوەیەتی لە ڕێگەی 5 فلتەرەوە ئەوە دوایە لە ناو کارگەژ مهندسەکانتوان بۆتان باسکەن لە ڕێگەی 5 فلتەرەوە پاکەکرێتەوە ئەوەی لە گەنم بچووکترە ئەوەی لە گەنم گەورەترە فڕێداتە دەرەوە ئەوەی کە پوشە ئەوەی کە ئاسنە شتێک بڕغۆیەک لە کاتی درەوە فلتەرێکیان مقناتیسە ئەوانە ئەگرێت دوایە کە لە تەنزیف تەواو بوو ئەچێت بۆ شتنەوە غەسلکردن و بۆ تەخسیل و تەرتیب دوای ئەو مەرحەلەش ئەچێتە مەرحەلەی وشکردنەوە دوای وشکردنەوە ئەچێتە مەرحەلەی تەحن و دوایشا بۆ ئینتاج کاگارە تۆ بۆت باس کردین پاشەوەی کە گەنمەکە هاتە ناو کارگەکەی ئێوە کۆمەڵێک فلتەر هەیە لەم کارگەیە پێویستە ئەو فلتەرانە تێپەڕەوە پاشان شۆراوە و پاشان قۆناغێکی پاڵە دەستی پێکرد کە وتت ئەو گەنمە ئەچێتە ناو سایلۆ ئەو 3 سایلۆ حەزەکەم باسی گرنگی ئەو 3 سایلۆیان بۆ بکەیت وەکو عەرزم کردی ئەو گەرمەی کە لە بیدایەت بۆ ئێمەیەت گەرمێکی سەرتە وشکە پاش پاکردنەوە شۆردن ئەوەی کە شۆراوە جوان پاکراوەتەوە لە ناوە سایلۆیە بۆی ئەو گەرمە تۆزێک نەرم بێتەوە ئێمە بۆی کە بتوانین بە ئاسانی بهاڕین جارێککە ئەوەی کە وەکو ڕێژەی دەرمان ئەوەی هەشتێکی پێوە بێ لە ڕێگەی فەلاحەکانەوە کرا هەموو ئەمانە لێ بێتەوە مهمی ئەوەی کە لەو سایلۆ ئەوەی کە هەبێ بۆ ئێمە هەموو ئەوانە پاکاتەوە لێ بێتەوە جارێککە کە ئێمە گەرمەکەمان هاتە ئێرە لە تەرتیبی ئەوەلی تەڕکردنی یەکەم تەرتیبی دووەمی تەڕکردنی دووەمیش دیسان تەواو بوو هاتە ئێرە ئێمە ئەو گەرمە بە جارێککە جوڵەیەکی پێ بکەین بۆ ئەو گەرمەی کە تەڕمان کردووە ئەو گەرمە خراپ نەبێت دیسان ئەو گەرمە کە تەڕەبێت چۆن ئێوە وشکێکەنەوە لە ڕێی چیەوە لە ڕێی فانەوە گەرمەکە ئەبێ خۆی ڕێژەیەک ڕوتوبەتی هەبێ وەکو عەرزم کردەوە گەرمە سەرتە زۆر وشکە بۆ شێوەیە ناکرێ بیهاڕین و چونکە تەحشیرە ڕۆیە و خنکان ڕۆیە لە ناو سفتەرەکانە کە سفتەرەکان بۆمانە بێژێتەوە نایەتە خوارە لەبەرەوەی بە شێوەیەکی وا تەڕی بکەین وەک شۆردنەوەیەک بێ و ئەو ڕێژە شێشی تیابێت دوای جارێککە بەڵام بۆی کە ئێمە خراپ لە ڕێگەی ئەم بەرینەوە جوڵەیەکی پێ دروستەکە بە ئلیڤەیتەرەکان بەرزەکەینەوە هەموو مازانێت گەنم تۆکڵێکی جەلاتینی هەیە کە لە ناو زۆربەی خەڵکیان ڕەنگە بە کەپەک بە ناوبانگ بە بۆ شێوە پێڵەن لێرە لە ڕێگەی ئێرەوە ئەمە هوسکەری پێڵەم جیازە ئەو تۆکڵە جەلاتینەمان بۆ لێکاتەوە تۆکڵە جەلاتینەکە لێ کردەوە یەت لێرە خەزانێکمان هەیە دیسان ئەچێتە ناوم خەزانەوە لەم خەزانەیە لێرە کە ئەو بڕێ و گەنمەکە بەمان چێتە سەر قەپانەکە بۆ ئێمە ڕۆژانە بزانین کە چەندێک گەنم ئەهاڕین و لەگەڵ ئینتاجەکە بەراوردێک بکەین دێتە سەرەوە قەپانە پاشان لە سەرم قەپانە مەرحەلەی هاڕین دەست پێکا تەقمە دەستپێکردنی ئەزمەی مالیەکە ئێمە زەختمان زۆر لە خۆمان کرد کۆمەڵی ئەملاک و فڵان و فیسار و حتا قەرزی کۆمەڵی بانکیشمان بۆ کرد هاوردمان دەستمان کرد بە دروستکردنی ئەم پرۆژە لە 14 هەشتی 2014 ئیجازەکەمان وەرگرت لە 2/3/2017 ئیکمالی تەسیس بووین یعنی بە فترەیەکی کەم بە فترەی 2 ساڵ 2 ساڵ و 6 مانگێک ئێمە ئیکمالی تەسیسەکەمان کرد پاش ئەوە ئەگەر تۆ سیر بکەیت لە وەزارەتی بازرگانیە کۆمەڵی وەزیری زۆر سەرکەوتوو هاتوون یەکیان لەوانە محەممەد سەدەمی سەدام حوسێنە کە ئەو وەزیرە بوو توانی بتاقی تەمینی دروستکە عێراق لەو ئەزمە باتەدە دکتۆر خێرڵای یەکێک بوو لەو وەزیرە زیرەکانەی لەو 4 ساڵەی ئەوە هیچ جۆرێکی مەوادی غیزایی نەقسی نەبووە لە برنج و لە شەکر و لە ئارد و لە فڵان و لە فیسار ئەوانە کە هاتۆ بۆ خەڵک هەم نەوعێت و کوالیتیەکەیشی چاک بووە چونکە خۆی دایمە ئیلتقای ڕێز و زەرایە کرد کێشەکانی حالە کرد فڵانی ئەکرد ئەوەی ئەکرد لەم مەشروعەیە هەمیشە زۆر یارمەتیەداین یعنی ئەرقەلەی وە دروست ناکردین هاوکاریکردین وەرحاصل دەستمان کردوە مەشروعەکە عقدمان کرد لەگەڵ شەریکەی بوهلەرە بوهلەر ڕازی نەبوو بێتە عێراق کە ڕازی نەبوو بێتە عێراق داوای سکوورتی لێیە کردین یعنی داوای حیمایە لێیە کردین کولفەی حیمایەکانی ئەوان نزیکەی $500,000 بوو بۆ ئێمە
نەمانتوانی لەگەڵ بهولەرە بەڕاستی سەرکەوتوو بین. بەڵام دوایە چوین تەشبیهی بهولەرمان دۆزیۆ شەریکەیەکمان دۆزیۆ لە تورکیا پێڵێن شەریکەی ئەی بەکار ئاسان لەگەڵێ عەقدمان کرد و سیغەی عەقدەکەمان دروست کرد و هاوردمان و پێمان وتمان ئەبێ لە بەردی بناغەکەیەوە هەتا ئیکمال و تەواوبوون و تەشغیلکردنیشی تورکیش پێ بکە. بەڕاستی تووشی سەرێشە بووین، سەرێشەی زۆر بووین، چونکە ئێمە کاتێک پێویستمان بە نوقسانیەکە بێ ئەبێ یەکسەر ئیتیسال بە تورکیاوە بکەین و بۆمان بێت و بۆمان بڕوا. خۆش دەزانی منتیقەی هەڵەبجە بیئەکەی لەو سەری عێراقە لە ئەخیر سنووری شارە زۆر لە ئەخیر سنوورەتی هەنی وەکو زاخۆیان ناوچەیەکی تر نییە نزیکی ئەوێ بێ. کاگارم باسی قۆناغی هاڕیمان بۆ بکە ئێوە لەم کارگەی خۆتان بەپێی چ ڕێگەیەوە بە چ ڕێگەیەک ئێوە گەنمەکە ئاهاڕن و بەپێی چ ستانداردێک وە بە چ ئامێرێک بەنسبەت هاڕینەوە ئێمە من ئەمێ ئەو باسیەوە بکەم ئەم کارگێکی تازێ بەڕاستی کارگێکی زۆر مۆدێرنە مهمترین شت لە مەوزوعی هاڕینی ئاردە ئەوەیە کە ئەو ئاردە تۆ گەرم نەبێ و نێڵی بسووتێ ئەمەش لێرە بەچی چارەسەرکراوە لە ڕێگەی هەواوە زۆربەی زۆری مەرحەلەکان ناردن نەقڵکردنەکە بۆ ئاردەکە بە هەوایە هەمووی بە هەوایە ئاردۆ کوشتیکە نیە تاکو بتوانێت وەکو گەنمەکە بە شتێکیکە بە بەرنەکە لە ڕێی چ هەوایەکە ئەو هەوایە هەوای طەبیعیان ئێوە لە ڕێی وەنە کۆمەڵێک ئامێرەوە هەوا دروستەکەن بەڵێ ئێمە هەواکە دوو کۆمپرێسەرمان هەیە لە ڕێگەی و کۆمپرێسەرانەوە هەواکە دروستەکەین و لەگەڵ کۆمپرێسەرەکەشە مجەففەمان هەیە ئەو هەوایە وشکاتەوە کە بۆی کە هەواکان نێرە هەوایکی نەبێت تاکو تووشی ڕوتوبەت کاتەوە تێکدا زۆر باش. لێرەوە جارێککە مەرحەلەی کە هاڕیمان دەست پێ کات ئێمە بیدات مەفروزە ڕێگەکەی بۆ چۆڵ بکەین بۆ ئاردایان لەگەڵەوە کەپەکەی کە جیابێتەوە وەکو لە مەرحەلەیەوە کە گەرمەکات عەرزم کردن لێرە سایلۆی کەپەکمان هەیە نەخاڵە لەگەڵ سایلۆی ئارد 8 سایلۆی ئاردمان هەیە لەگەڵ 4 سایلۆی کەپەک هەر سایلۆیەک لە سایلۆکانی ئارد تقریبا نزیکەی 130 تاکو 140 تەنێک ئارد دەگرێت. زۆر باشە پێشەوەی بچینە قۆناغی بەرهەمێنانی ئاردەکە ئەمێ باسی هاڕینەکە چۆن ئەکرێت پرۆسەکە بۆم باس باڵێ دوای ئەوەی کە گەنمەکە لە سایلۆکەوە هاتە سەر پێشەوەی بێتە سەر قەپانەکە عەرزم کردم تۆقلی جەلاتینەکە لا بینەوەی لەکەینەوە دوای ئامادە بێ بۆ هاڕین ئەوش لە ڕێگەی سلندەرەوە سلندەرەکان عەمەلی هاڕینمان بۆکات بەڵام پێش ئەوەی کە ئێمە دەست بکەین بە هاڕینەکە مەفروزە وەکو ئیشەکە هەموو ڕێگەکانی کە پێشتر ئامادەسازی بکەین اینجا هاتوان ئێمە گەنم بارچکە ئەگەر گەنم بەهاڕین ئێمە ئەو کاتە تەحشیرە بێت و ناتوانێت ئاردەکەمان بۆ کێبڕە لەبەرە بیداد ئەم ڕێگانەیە بەم مەرحەلانەیە لە ڕێگەی هەواوە هەموو سایلۆکانمان پاکراوەتەوە بە هەواڵم شە تەپوتۆزە هیچ شتیانە لە ڕێگەی ئەو ڤانی گەورە ڤانەکانش فیلتەری هەیە ئەو تەپوتۆزە هیچ ناچێت هیچ سلبیاتێکی بۆ ژینگە نیە هیچ ناچێت دەرەوە جارێککە لێ ڕەف فیلتەر و فیلتەرەکە تەپوتۆزەکە ئەگرێت و داوەرێنتە خوارەوە ئێمە ئەیکەنە ناو گوێنی هیچی ناچێتە دەرەوە لە ڕێگەی ئەم بەرینانەوە دوای بۆ نەقڵکردنی گەنمەکە دیسان ڤانەکان تاکو ئەڕواتە مەرحەلەی سلندەر لە سلندەرەکە هاڕنمان بۆکات. ئێمە لە سەرەتاوە باسمان کردوتمان ئێمە خۆمان کوڕی ئەم ناوچە و ئەم دەڤەرەی خۆمانین و پێمان خۆش بوو ئەگەر خزمەتێکیش بکرێ بە ناوچەکەی خۆمان بکرێت بە ناوچەی شارە زۆر بکرێ بە تایبەتی سێسایەق شوێنێکە لە ڕووی کارەساتەوە کارەسات بارە و ئەمومان تاریخی مێژووی سێسایەق قەزانین کە شارێک بووە لەگەڵ ئەرزا تەخت بووە و ئێمە لێرێشەوە ئەمە بە فرسەتە زانین سوپاسی ئیدارەی سێسایەق بکەین بە تایبەتی قایمقامی سێسایەق کاک دیاری و هەموو دەستگا و فەرمانگە حکوومیەکانی بە شورتەوە بە حەریقەوە بە زەراعەوە بە هەموو دائیرەکانیەوە زۆر پشتیوانی ئێمە بوون زۆر دەستی ئێمەیان گرتووە زۆر هاوکاریان کردوین زۆر دڵخۆشیان کردوین کە ئێمە لێرە ئەم مەعمەلە بکەینەوە
وەکو خەڵکی سێسایەقیش خەڵکێکە وەکو وتمان کارە ساتبارە و شایانی لەوە زیاتریشە. ئێمە هەوڵمان داوە ئەو خەڵکانێک کە جگەل لەو خەڵکانێک کە خەڵکێکە ناتوانێت ئیشەکە بکات چونکە معمەلە تەجروبەیەکی تازەیە بە سەراحەت، یعنی ئەزمونێکی تازەیە لەسەر ئاسی کوردستانیش تازەیە و لەسەر ئاسی عێراقیش تازەیە. جگەل لەوانەیە کە پسپۆڕن لە مەجالەکە لە ناو معمەلە مەسەرن تورکی تایە، بەڵام زۆربەی مهندسەکانمان کوردن و خەڵکی سێسایەقن لە مهندسی کارەبا و لە مهندسی مکانیک لە مهندسی مەدەنی ئەوانەی کە ئیشتیاکەن و زۆربەی کرێکارەکانمان کوردن و زۆربەی فەنیەکانیشمان کوردن لە کۆی 100 کەس زیاتر لە 75 کەسی کوردن. بەنسبە سلندەرەکانەوە دوایەوەی گەنماتە سەر سلندەرەکە ئامادە بێ بۆ هاڕین سلندەرەکانی ئێمە 20 سلندەرمان هەیە، توانای معمەلەکە 500 تەنە لە ڕۆژەکە، بەڵام سلندەرەکان هەمیان تاوکەر یەکن بە تەنها یەک سلندەر یەک ئیش ناکات. بەش لە سلندەرەکان هەنێکی لەتیەکە بە هەنێکی کە زیاتر وردەکات، زیاتر ئەوش دوایەوە کە لە ڕێگەی سلندەرەکانەوە ورد بوون لە سلندەرەکان ئەڕاتە خوارەوە عەرزمکردن هەمووی لە ڕێگەی هەواوە، جارێککە بە هەوا ئێمە بمان بنێرێتەوە بۆ سەر سفتەرەکان لە ڕێگەم سلندەرانەوە بەش هەرەکان ئێمە گەنمەکەمان بۆ وردەکەی هاڕێتە هەمووی ئەکا بە ئارد ئەوەی کە بەشی ئار بێ بە ئاردەوەشی کە بەشی کەپەک بێ ئەبێ بە کەپەک. هەموو ئەمە سلندەرەکان هەموو شمان بۆ کات ئەمە سلندەرەکان تاتە سەرم سفتەرە، ئەمە سفتەرەکە ئیشی بێژانەوەیە، ئەوەی کە زبر بێت جارێککە ئێمە بۆمانێنێتەوە سەر سلندەرەکان بۆی بیهاڕێتەوە بیکا بە ئارد، ئەوەشی کە بەشی کەپەکە ئەوە لە ڕێگە دیسان هەر لە سلندەرەکەەوە بەشی کەپەکە جیاکاتەوە ڕۆ بۆ ناو سایلۆی کەپەک. بەڵام سەیرەکەین هەنێک لە تۆکڵی کەپەکە ئەگەر ئاردی پێوە مابێ بۆی ئەو گەنمەکە وەرەگیرە لە وەزارەتی تجاری عێراقی حەقی خۆی پێ بدرێت لە ڕێگەی ئەو ترایەرمان هەیە، ئەو ترایەرە جارێکیکە ئەوەی کە ئاردی پێوە مابێ ئاردەکەی لێکاتەوە جیاکاتەوە لە ڕێگەی بێژانەوە نقلەکە بۆ ناو سایلۆی ئارد. زۆر باشە، منەمێ لێرەیە باسێک لە ئاردە سافێکە بکەین کە ئینتاجە بێەوە کەپەک بۆ نمونە تۆ لە تەنێکە تەنێک گەنمت هەیە چەندی ئاردی سافی تیاوێ و چەندی کەپەک تیاوێ بە تەقریبی؟ لە ڕێژەی ئاردەکەیە کە هەمانە ستانداردێکە بۆماندارەوە لە سا هەشتای ئەو گەنمەی کە بۆمانێ ئێمە بێ بە ئارد لە سا 20 منت و لە سا 20ەکە ئەبێ لە سا 20ەکە بە تەواوی نابێ بە کەپەک، هەنێکی ئەبێ بە شەوایی بۆکو عەرزم کردن لە بیدایەت کە گەنمەکە هات پاکردمانێ ئێمە بێت لەو لە تەنەکە وەکو جەناب فەرمیەکەدا بنێن بە ڕێژەی لە سا بێت لە سا هەشتا گەنم بین بە ئارد بینەوە بە حکوومەت کە بڵێن لە ڕێگەی وەکالەتەکانەوەی. پاشەوەی کە ئینتاج دەستمان کرد بە ئینتاجکردن الحەمدوللا ئینتاجێکی باشمان لێ دەرکرد لەبەرەوە کوالیتی مەعمەلەکەی ئێمە زۆر بەرزە بە نیزامی دیسی ئیشەکات و ئەو گەنمەی کە وەری ئەگرین پاش ئەوەی کە غەربە لەو بێژنێکی باشی ئەکات نزیکەی 15-16 نەوە بێژنی ئەکات دوایە گەنمەکە پاک ئەکاتەوە لەو ڕەماد و خۆڵەی پێوەیەتی چونکە هەر نەباتێک مەعلومی لای جەنابتە کە خۆڵ و تۆز هەڵەکا لە بارانە تۆزێکی زۆری لەسەر ئەنیشێ یەکەم ئەوەی ئەوە پاکەکاتەوە دوایە تەرتیبێکە ئەیشۆرێتەوە یعنی پاکەکاتەوە لە هەموو جۆرە ئەمرازێک و ئاعرازێک اینجا ئەیبا بۆ هاڕن ئەگەر جەنابەت سێرکەی کە تۆ ئیکمالی مەشروعەکەی لە وەزارەتی تیجارە وەزارەتێکی تریش هەیە ناوی وەزارەتی سەناعە ئەو وەزارەتی سەناعەتێت قیاس و تەقیمی ئەم ئیشەی تۆ ئەکات هاتن قیاس و تەقیمی ئیشەکەی ئێمەیان کرد وەزارەتی
سەناعە ئیجازەیەکیان داوە ئێمە ئەم ئیجازە ئەگەر جەنابێت بیبینی ئەمە مەعمەلی شارە زور لە منتقەی سلێمانی و قەزای سێسایەقا ڕقەمی ئیجازەکەی 9058 کامل تەسیسە داوێنیانەکە و دوایە ئیجازەیەکی تریشیان داینێ شەهادەی ئیکمالی تەسیس واتە ئەم مەشروعە بە تەواوی تەسیس بووە بەڵام ئیزافات ئەتوانی خۆمان بۆ بکەین تەوەسوعی زیاتر پێ ئەمەی شەهادەیەکی تریانە پاش ئەوە هەڵسان وەزارەتی سەناعە مدیریەتی تەنمەی سەناعی تەقیم بۆ هەموو ئەو مەشروعانەکەن کە لەو ساڵانە دەرئەچێت مەسەڵەن چی مەشروع لە عێراق ئەکرێت چ مەعمەلی چیمنتۆیە چ مەعمەلی مەسەڵەن پلاسیکە هەر مەعمەلێکی ترە ڕۆنە زەیتە فڵانە فیسارە ئەوانە لە ڕووی کوالیتی و لە ڕووی مەساحە و لە ڕووی دروستبوونی پێداویستی منتیقەکەوە و لە ڕووی باشی مەوادەکەیەوە و لە ڕووی تەواوبوون و شەهادەیەکیان بە ئێمە داوە پێ ئەڵێن شەهادەی تەمەیوز یعنی مەشروعەکەی ئێمە بووە بە یەکەم مەشروع لە ساڵی 2017 ئەمەش شەهادەکەیە کە لە وەزارەتی سەناعە و مەعادنەی عێراق بەشی مدیریەتی تەنمەی سەناعی وەرمان کردووە. ئەوەی کە پێم خۆشە باسی کەم ڕاستی بیرم چ لە مەرحەلەکانە باسی کەم ئەوش ئەوەیە کە ئێمە لە بیدایەتەوە کە گەنممان بۆ دوو موگناتیسی گەورەمان هەیە بۆی ئەو گەرمەی کە عادەتەن گەنمی جوتیارە لە دەشت و لە زەراعەتوانەوەی ئەکرێ پارچە ئاسنی تابیان لە ڕێگەی نەقڵکردنەوە شتێک هەو بێ ئێمە دوو موگناتیسی گەورەمان هەیە ئەیگرێ جارێکە دیسان ئەگەر ئەو گەنمە هەر نقلەکرێتەوە ئەمەی ئەزانی لە ڕێگەی ئامێرەوە ئەکرێت بڕخۆیەک بەقڕتێ پارچەی ئاسن شکان شتێکی وا هەبێ دیسان هەر لە مەرحەلەی گەنم نقلەکردنەوە جارێککە موگناتیسمان هەیە ئەیگرێ دیسان لە سلندەرەکانیش لەبەرەوەی ڕۆڵەیە گەنمەکە لە ڕێگەی ڕۆڵانەوەی هاڕێت ئەزانین ڕەنگە هەڵوەرینی حاڵەتە شتێکی وا هەبێ یان بڕخۆیەک شتێکی وا لە غەربی لە شتێکەوە دەرچوو بێت ئەوش دیسان حسابی ئەوە کراوە تا ئاخر مەرحەلەش ئاردەکەمان بۆ نقلەکە بۆ ناو سایلۆی ئاردەکە لەوێش دیسان موغناتیسمان هەیە بۆی چۆنەڵێ لە سا یەکیش ئاسن ناڕۆ بۆ ناو ئارد ئەوەی ئەمێنێتەوە دوای بەش کە جارێکی کە دیسان هەرەچێتە ناو سایلۆی ئاردەوە پێم خۆشە تەفاسیلەکە دوای لە تەعبیعە باسکەن دیسان لەوێش سفتەرمان هەیە یان جارێککە بێژانەومان هەیە و ئیلا یعنی ئەو ئاردەیە ڕۆ ئاردێک بێ لە ساسە لێ دڵنیابین و هەموو مەرحەلەکانیش هەر لە گەنمەوە تاوەکو ئەوەی کە گەنم تەرتیب کراوە تاوەکو ئەوەی کە کراوە بە ئارد لە هەموو مەرحەلەیەکە مختبەرمان هەیە و نەتیجەی فەحسی لێ وەرگیراوە تا بزانین تا چەندێک ئەو گەنمە کێشەیە مشکلەیەکی نییە اینجا ئێمە ئەتوانین تەوزیع بکەین بەسەر وەکیلەکانە. هەر کارگەیەک بۆ خۆی خزمەتێکی بە خەڵک کردووە هەر کارگەیەکیش لە مێژوویەکی تایبەت تا دروست بووە و حەقە ئێمە سەری زەمان و مەکان بکەین کارگەیەک لە ساڵی هەشتاکانە بووە لە ساڵی 90ەکانە بووە بە پێی خصوصیەتی ئەو زەمانە دروست بووە ئەم کارگەش کە لە ساڵی 2017 دروست بووە بە پێی خصوصیەتی ئەم زەمانەیە کە تەکنۆلۆژیا فراوانترە و وەسیلەکانی تەکنۆلۆژیا فراوانتر و گەشەدارترە زیاتر ئەتوانی سوودی لێ وەرگرین لەبەر ئەوە ئەگەر ئێمە بڵێن ئەم کارگە لەوان چاکترە بە تاکید چاکترە بەڵام ئەویشینی زەمەنی خۆیەتی ئەویش خزمەتی کردووە لە زەمەنی خۆیان ئەگەر بتوانەوەنیش کەڵک لە تەکنۆلۆژیای تازە وەرگرن و جارێکی تر خۆیان نوێ بکەنەوە چاکترە ئەگەر نەتوان ئۆتۆماتیکی لەگەڵ ڕێڕەوەکە ناڕۆن و جێمێنن. کاگڕەزا باسی قۆناغی تەعبیع ئەمان بۆ کێمەوە زانیمان چۆن گەنمەکە بە کۆمەڵی فلتەرا ڕۆی و تاوەکو گەیشتە قۆناغی بەرهەمهێنان کە ئاردەکەیە
سەباس قۆناغی تەعبی ئەم بۆ بکەم. پاشەوەی و جەناب باسی کرد پاشەوەی کە گەنم جوان پاکرا و بێژرایەوە و دوایەوە تەرتیب کرا و تەرتیب ئەوەلی و سانی کرا دوای ئەوە یەتە سەر سلندەر لە پاش هاڕین سلندەرەکان لە قاتی دووە لە قاتی دووەوە کە سلندەرەکانە یاڕێت ئەچێتەوە بۆ قاتی 5 لەوێ سفتەری نەکرێ بێژێتەوە دوای سفتەرین نیەتەوە بۆ قاتی 1 لە قاتی 1 بە سیستەمی هەوا ئەمەش زۆر ضرورە بۆ ئاکشکە ئارد بەو هاڕینە ئەڕوات تووشی حاڵەتی گەرمبوو نەبێ ئەبێت سارد بکرێتەوە بە ساردکردنەوە ئەچێتەوە بۆ قاتی 6 لەوێ لە ناو ئەم سایلوانە ئەکرێت ئەم لە ناو سایلوانە ئەکرێتتر بە ئارزوی خۆمان توانای سایلۆکانتان توانای هەر سایلویەکمان 125 تا 30 تەن ئەتوانێت ئارد ئەمە ئارد دەکرێت. بەڵێ ئەمان ئاردە بەشی ئاردە کاغڕدا چەند ئەو ئاردە ئەمێنێتەوە ڕاستەوە دوایەوەی کە بەرەم هاێکسەکرێتە ناو فەردە و ئەڕوات یان چەند ئەمێنێتەوە. مدەیمانەوەی سەحب ئەو بۆ منە بایعەکان تەڵەبی بایعەکانە ئەینا ئەوەی کە تا ئێستا ئیشمان کردو ئەوە نزیکی 2 مانگە ئینتاژەکەین یەک ڕۆژ ئاردمان نەماوەتەوە ینی ڕاستەوە خۆی هاڕەوە بەس بۆ نمونە تا چەنە بمێنێتەوە ئارد خراپە بێ بۆ لەم وەرزە لەبەری وەرزی سەرمایە ئەوەیە زۆر گەرما نییە وەرزەکەمان وەرزی زستانە ئەگەر مدەیەکی ژمێنێتەوە زۆر ئەو تەسیرەی لێ ناکات بەس لە وەصلی لە فەسڵەکانی بۆ نەبەهار و هاوی نامە گەرمە خۆ زانانی گەرمایە ئارد گەرمێکیشی هەیە لەوە هەنێک حەشەرات شتەڵ بێنێ بەڵام لە ئێستا ئێمە ڕاستەوە خۆکە ئینتاجەکرێت ڕاستەوە خۆ یەکسەر نەقڵ ئەکرێت لە ڕێ ئەمێنانەوە ئەم بنی سایلۆکانەوە دووبارە بە بەرینەیەک لێرۆدا ئەکرێت لە هەر سایلۆیەک تایە بێت بەتاڵ ئەکرێت بەم ئلیڤێتەرا بەرز ئەکرێتەوە دووبارە هێڵەکی نەکرێتەوە بێژانەوەی بۆ ئەکرێت بۆ نەگە لە ناو سایلۆکایان لە ناو ئەم ڕێگا شتێک حاڵەتێک برغۆیەکە یان هەر شتێکە بۆ یاخە ئەوەرێت شتێکە گوێتە ناو ئاردەکە دووبارە پاک ئەکرێتەوە و ئەمجا ئەچێتە بەشی تەعبیە لە بەشی تەعبیەش لە گوێنەیە کرێت و مۆری ئەو ڕۆژە بەرواری ئەو دەرچوونی تێ ئەکرێت و بە سیستەم نقلی ناو بایعەکانەکرێت. وەزارەتی بازرگانی عێراقی کوردستان نەیتوانیوە ئەو شێوەت جا بکاتەوە ینی حیسەی کوردستان جا بکاتەوە بڵێ ئێمە ئەوەنە نفوسین ئەوەنە گەنم ئەوەنە کەسین و ئەوەنەمان گەنم پێویستەوە ئەمە وەکو ڕێژە و داتا لایەنە بەڵام وەکو ئەمری واقع بێن ئیشی لەسەر بکەن چەند گەنم زەرع بکەن چەند برنج زەرع بکەن چەند مەعمەلی زەید لە وڵاتە بێ چەندێک پێویست بێ ئێمە جارێکی تر دەست نەبینە دەرەوە مەسەڵەن ئەمە لە جنوبە ئیستا خەریکە دروستە بێت معمەلێکیاندا ناوە ناوی معمەلی ئیتیحادە حکوومەتی عێراقی دامێکی زۆری کردووە نزیکەی 350 میلیۆن دلار قەرزیان داوەتێ شەریکێکیاندا ناوە بە ناوی ئیتیحاد هەم شەکر بەرهەمێنێ هەم زەیتیش بەرهەمێنێ ئێمە تەمە ناکەین حکوومەتی کوردستانیش ئاوها بکە لە ڕێگەی بانقەکانی خۆیانەوە بتوانێت هاوکاری کارگەکان بکە ئێمەش بتوانین ئینتاجەکان لە فەلاح بکڕینەوە بەڵام لێرە شتێکی تیژێ ئەبێ من ئاماژەی پێ بکەم بڵێم ئەو گەنمەی کە لە کوردستان ئینتاجەکەن ئەم گەنمە گەنمی ساڵانێکی کۆنە مەسەڵەن قەنەهاری و موسی و سابێربەگ و ئەمانە ئەگەر بڕۆیتە ڕووی کوالیتیەکەی تۆ بێت تەنێک لە گەنمی قەندەهاری بەهاڕی و تەنێک لە گەنمی ئوسترالی بەهاڕی ئەو لە 100 تەن نزیکەی 70 تەن ئاردەداتێ نزیکەی 65 تەن ئاردە بەڵام ئەوی تر نزیکەی 85 بۆ 90 تەن گەنمدەدا ئێمە پێویستمان بەوە هەیە هەم هیچ و دیارەکان هەم وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەنگاوە بەهاوێ یا پرس بە خەڵکانی ترکا یا لەگەڵ ئێمەمانە ناکۆ بێتەوە هەم مجلیسی قەرحی کوردستان دروست بکەین بۆ مستەقبل ئەمە شتێکی زۆر باشە هەم بیشتوانین جۆری تۆکە بگۆڕین هەم هەمیش ئەگەر حکوومەت بێت یارمەتی ئێمە بدا سنوورەکان بگرێت نەیەڵێ ئارد لە وڵاتەکانی ترۆ بێت
بە هەمان شێوە چۆن ئاردمانەیە کەپەکیشمان هەیە چونکە لە گەنم کە ئاڕێ بەشی کەپەکیشی هەیە و ئاردیشی لێ ئینتاجەکرێت کەپەکەش بە هەمان شێوەش لە هەمان شێوە سایلۆیەکمانەیەش 125 تا 30 تەن کەپەک ئەگرێت ئەوش بە هەمان شێوە لە بەشی تەعین ئەکرێت لە کیس ئەکرێت و مۆری دەرچوونی لێ ئەدرێت و ئەرێتە بازاڕەوە ئیتر نەردە بازاڕەکە بە گوێرەی لە هەر شوێنێکەوە داوا بکرێت باش ئەوەی سیستەمی هاڕین تەواو بوو ئارد ئینتاج کرا ئارد لە سفتەرەکانەوە دەرئەچێت و ئەچێتە قۆناغی ئەوەی کە بکرێتە ناو سایلۆ پێش ئەوەی بچێتە ناو سایلۆ بەم مغناتیزانات تێپەڕێکە ئەمە حاڵات قۆناغێکی زۆر ضروریە بۆ ئاردەکە چونکە ئەگەر ئەو سلندەرانە لەبەرەوەی ئاسنە لەوەی هەم وردە ئاسن یان برغۆ یان هەر شتێک لەو ڕێگا دروست ببێت ئەوە ئەم مغناتیزە لێرە ئەیگرێت و نایڵێت تێپەڕ بێ بۆی نەکەش بۆ نمونە لێرە سەیری بکەین بۆ نمونە ئەگەر لەم ئاردە ئەگەر هەر ئێستا هەر وردە ئاسنەیان شتێکی پێوە بێت ئەم مغناسەرەکەی ئەم مغناتیزەوە لێرەوە ئەیگرێت و دوای تەولیدکردنی هەر ڕۆژانەیەک ئەم مغناتیزانە پاکەکرێتەوە و ئاسنانەی لێ ئەکرێتەوە پاشان ئەچێتە قاتی یەکەم لە قاتی یەکەمە لە ڕێی کۆمپرێسەرێکەوە کۆمپرێسەر بەزەختێکی هەوای زۆر سەری ئەخات و سیستەمی سارکردنەوە هەم ساردی ئەکاتەوە و هەم ئەو ڕتوبەتێک ئەگەر هەبێت پێیوە نامێنێت ئەکرێتە ناو سایلۆ ئەچێتە بەشی تەعبیە تەمەناکەم حکوومەتێکی باش و تازە بۆ کوردستان دروست بێ و بیر لە خەڵک بکاتەوە و بیر لە مەسلحەتی خەڵک بکاتەوە و بیر لە قوتی خەڵک بکاتەوە و لە جاتی ئەوەی ئێمە سەرمانێشێن هەر ڕۆژێک کێشە و دەردی سەرێکمان بۆ دروست دەکەن شتەکانمان بۆ ئاسانکاری بکەن من لە لای خۆمە ئاردم گەنم باشم تیان کردو مەسەڵەن ئەگەر سێ جەنابم بڕۆی پرسیار بکەیت لەو بەشە خۆراکەی کە من داومە چ لە منتیقەی سێ سایق و هەڵەبجەی تازە و پێنجوێنە ئەبینی وەکو دەستپێک کوالیتی ئاردی تورکی کە ئیتر بوو کە ئاردێکی باشە ئەیفرۆشن بە 25,000 دینار ئینەکەی من نەک منافەسەی ئەو بەشە خۆراکە 25,000 دینارەکە بگرە 26 و 22 ڕاستە لە سەرەتای تەوزیعکردنا زۆرە بە 22,000 دینار ئەفرۆشێ بەڵام کە تەوزیع لێ بێتەوە بە 25 و بە 26 و بە 27 و سەری تورکیەکەی شەفرۆشێ ئەمە خەیر و دەلیلە بۆ ئەوەی ئێمە خۆمان ئەتوانین شت چاک بکەین ئەمە لایە و من هەر لەم کەناڵی جەنابیشتانەوە دەستخۆشی لەو برادەرە ئەەکەم کە کارگەی ئاردی کارگەی دۆشاوی شارە زووری داناوە و منیش کارگەی ئاردی شارە زۆرم داناوە تەمەناکەم زەیتی شارە زووریش دروست بێ برنجی شارە زووریش دروست بێ ئێمە لە شارە زوورەوە بتوانین تەغزیە هەموو عێراق بکەین من ئالەم ناوە پێیان وتم حکوومەتی عێراق پێوتم لە بەقاوە نامەیەکیان بۆ ناردم پێیان وتیان ئەگەر ئەتوانی ئەو مەنتیقانەی کە تازە محەڕڕن وەکو مووسڵ وەکو منتیقەی تکریت و ئەوانە گەرمەکەت بۆ ئەنێرین لێەوە بیکەین ئەو ئیستا بەرنامەم لەگەڵ ئەوایە گەرمەکەم بۆ بنێرن بۆ ئێرە لێرە من بۆیان بەهاڕم و بۆیان بنێرم بۆ یعنی ئەم شتێکی دڵخۆشکەرە تۆ ئەم منتیقە لە ساڵەکانی نەوە پێیانەوە منتیقەی مەحزوور ئەمنیان بەڵام ئیستا لەم منتیقەی مەحزوور ئەمنیەوە ئێمە بتوانین تەغزیە خۆراکیەوە عێراق بکەین یعنی ئەمە شتی من بە هەنگاوێکی گەورە ێزانم ئەگەر تۆ بێتە سەر لایەنی قازانج و زەرەری ئەم مەشروعە من دروستم کردووە عمر بەدەستی خوایەمانەوە مردن لەوانەیە من چەند ساڵێکی تر بمرم بەڵام خۆ مەشروعەکە لەگەڵ خۆمان نابم بۆ ناوگۆڕ لە لایەکی تریش و ئەگەر تۆ بیر بکەیتەوە خەڵک ئەگەر 252 فلسی بێ ئەیخاتە ژەر سەرینەکەی یا عیبا بە وڵاتێکی تر ئەیخاتە بانقێکەوە یا شوێنێکەوە یا مەسلحەتێکەوە دایانە بەڵام ئەوە نەبزانە حرسی وەتەنی من ئەوە نەبووە توانیومە نەک هەر ئەوەی خۆم هەیە بیهێنم لە وڵاتە سەرفیشی بکەم چوم دەستم گرتووە لە 1-2 بانکی تورکیاش قەرزم کردووە پارەکەی ماوەتۆ لێراتم کاکی ڕەڵا ئێوە بۆتان باس کردین کە کۆمەڵێک هەنگاو لە دروستکردنی ئاردا بە کۆمەڵە فلتەر و کۆمەڵێک قۆناغا ڕۆی تا گەیشتە ئەوەی کە قۆناغی دروستبوونی ئاردەکە بەرهەمات و کەپەکەکەشی لێ جاکراوە سەمێ باسی قۆناغی تەعبیە واتە تێکردنی لەناو فەردە ئەم قۆناغەم بۆ باسکەیت باشەوەی سیستەمی بەرهەمێنانی ئارد تەواو بوو ئەکرێتە ناو خەزانی تایبەتی ئاردەکەەوە دوایەوە لە خەزانەکەەوە دووبارەدا ئەکرێتەوە و بە سیستەمی کۆنتترۆل سفتەراتێ ئەپەڕێ بۆی دووبارە ئەگەر شتێکی تیابێت پاک بکرێتەوە وێتە ئەم بەشە لێرە لەم بەشە ئەمە بەشی تەعبیەیە لێرە لە فەردە ئەکرێت و هەموو فەردەیەکیش 20 غرامی تێکرێت لەبەر وەزنی فەردەکەشی لەسەر و 50 ئەو بەشەی کە فەردەکە ئەگرێت تەعبیە چەند فەردە ئەگرێت
شش چاویتایە بڵێنکو لە ماوەی چەندەیە فەردەیەک لە ماوەی دقەیەکات 10 تا 12 فەردە تێئەکات لە سعاتێک کاتوانەی تێکردنی 600 فەردە هەیە و بەمبەرینا نقلی خوارەوەکرێتەوەکرێتە ناو لۆری و نقلی بازار توانای چەندەتانێ ئێوە بەرهەمێنان بەرهەمێنانی مامەلەکەمان 500 تن ڕۆژانەیە ڕۆژانە 500 تن ئەتوانین تەولید بکەین و لە حاڵەتی نۆرمەڵە و لە حاڵەتی زیاد ئینش بەتوانین ئینتاجمان زیاد بکەین و ئینتاجەکەشمان لە بازارە خەڵک زۆر لێی ڕازیە و ئەتوانین منافەسەی ئینتاجی بەرهەمی دەرەوەشی پێ بکەین ئەنی ئەتوانین بڵێن لە ئینتاجی ناوخوا لەسەر ئاستی یەکەمای زۆر باشە بنەمەوێت لێرە باس لە قۆناغی سیانە بکەین ئەگەر ئێوە لەم کارگەیە چۆن سیانەی ئامێرەکانتانەکەن وەگەزانین کۆمەڵێک ئامێری پێشکەوتو لەم کارگەیە بوونی هەیە بەڵێ ئامێرەکانی ئەم کارگەیە هەمووی ئامێری پێشکەوت و سەردەمین سیستەمەکە کۆمپانیای تورکی دایمەزراندۆ ئێرە تا ئێستا مەعمەلەکە تازەیە وەکو ئاڵتەڵات و شتی نەبوو بەڵام لە حاڵەتێکە ئەگەر ئاتەڵاتێکی هەبێ ئەوە سیستەمی ئستارتێکی تورکی لێرەیە ئەگەر ئەوان پێیان حەل نەکراوە ئەو ئەجیزانەی کە بۆ لە کارەکەوێ ئەگەر لە ناوخوا نەبێەوە توان لە تورکیاوە بۆمان بلێرن لە ڕێگەیە و ئستافەت کە لێرەیە ئێمە لە حاڵی حازرە ئەم تاقەکەمان 500 تەنە ئانی ڕۆژێک لە 24 ساعتە ئەتوانین 500 تەن بەهاڕێ لە مانگێکە ئێمە ئەتوانین زیاتر لە 15,000 تەن ئەگەر وەختی تاریە بێت ئەنی پێویست بکات ئیشی پێ بکەن دوو شەفت ئەتوانین ڕۆژی 7,000 تەن بەهاڕێ ئەنی ئەتوانین بینە 19,000 تەن مانگێک ئەتوانین نزیکەی 35,000 تەن گەنم بەهاڕێ کیفایەتی سلێمانی هەموو سلێمانی کە کۆمەڵی ئاش و معاملی تریشی تایە یعنی ئێمە هەریەکی وامان دروست کردووە لە تاسوجە بەس هێشتا ئەس کێشەی کارەبا و ماکارەبامان هەیە ناماندنێ و تۆزێک دەردی سەری بۆ دروستکردنی ئیشەڵا ئەویش ئەخینە ئیش چونکە ئەویش هەر معمەلێکە نەفسی سیستەمەوە وەکو سێوێک کراوان بە دوو کرد یەکیان لەوێ یەکیان لێرێ یعنی تۆ حسێب بکە بە دوو کارگە ئێم پێویستی سلێمانی 20,000 تەنە بەخوات بەڵام ئەگەر وەکو بازار حسێبیکەی ئەچێتە نزیکەی 30 بۆ 35,000 تەن ئەم ئەتوانێت دابینی هەموو سلێمانی بکە کارگەیەکمان کارگەی شماتوانە بینێرێتە دەر لەمە ئێمە بەردوو بەرنامەمان هەیە بۆیە بەرنامەی یەکەممان ئەوەیە تاقەی خەزنەکەمان دروستکەین کە نزیکەی 100,000 تەن گەنمە چونکە تو جەناب لای جەنابەت معلومە گەنم لە ئەرزا تۆ خەزنی بکەیت و مشک و سەگ و پشیلە و ئەو مەوەدە زاڕانەی کە بەسەری ئاڕۆن پیسی بکات هەم بەرهەمەکە خراپە بێ هەمنەوە بەڵام ئەگەر لە سایلۆی ستیل ستراکچەرا کات هەڵی بگریت و دای بنیت و خەزنی بکەیت و ئۆکسجینی بدەیت و بەڕێگەیەکی علمی دروستی بکەی ئەو گەنمە 1-2 ساڵی ژات بێ هیچ زەرەرێکی نییە و ڕێک بەڵێ بەرنامەمان هەیە کە خەزنێکی 100,000 تەنی دابنی و بەرنامەمان هەیە تاقیشی زیاد بکەین و بەرنامەیشمان هەیە لەو کەپەک و عەلەفەی کە ئەمێنێتەوە لەمە بەرنامەی معمەلێکی فید دروستکەین معمەلی عەلەف